گرنگی پێستی مەمک چییە؟ خۆشەویستان، پێستی مەمک بەشێکی دانەبراوە لە پێستی لاشە بەگشتی و گۆی شیریش و مەمکیشی داپۆشیوە. جیاوازێکی تەنها ئەوەندەیە لە خەرمانەیە جۆرێک لە تایبەتمەندی بۆ دروستە بێ کە کۆمەڵێک چەوریێڕژێنی تایە ئالەم دەوروبەرە کە دایما پاراستنی چەورکردنی مەمکیان لەسرە یاخود گۆکەیان لەسرە کە ناڵن ئەم گۆیە بەقڵیشێ یاخود تووشی وشک بوونەوە بێت. لە بنباڵیشە بە هەمان شێوە کە کۆمەڵێک ڕژێن و کۆمەڵێک ئارەقە ڕژێن و کۆمەڵێک چەوری ڕژێن و کۆمەڵێک سیبێشە ڕژێن لە بنباڵە هەن ئەمانە وای کردووە کە ئەمە تایبەتمەندیەکی هەبێ. بەڵام زۆرینەی کات ئەو نەخۆشیانی کە لە پێستا دروستە بن هیچ پەیوەندیەکیان بە مەمکەوە نییە، بەڵکو نەخۆشی سەربەخۆن لە زیبکە، لە پشتێنی ئاگرین، لە سووربوونەوە، لە ئیلتیهابکردن، لە دۆمۆ دروستکردن، هەم لە مەمکە هەم لە بنباڵە. بۆیە ئەمانە دکتۆرێکی پێست باشتر چارەسەریانەکا وەک لە دکتۆرێکی مەمک. چ کاتێک ئەم پێستە کێشەیە کە برین لێسە دەرەکەوێت، لە کاتێکە هەستکەیت کە بۆریەک هەیە لە ژێرەوە ناسوور دروست دەکات و ئەتەقێ و برینەکە و ئیجەراعەتەکە یەتە دەرەوە واتە لە قوڵاییە نەک لە ڕووکەشایە. لە کاتێکا کە هەستکەیت ئەم پێستە شتێک لە ناوە بخۆی ڕایەکێشێ کاتە ئەمە جێگومانە. جاگە پێستەکە بە کولی ڕاکێشرێ یاخود گۆکی بەرێتە ناوەوە، بە تایبەتی ئەگەر تازە بێت ئەمە بەڕاستی جێ ملاحەزەیەوە ئەبێ پشکنینی بۆ بکرێ بۆ ئەوەی کە دڵنیابین کە ئەم مەمکە هیچ گرەیەک یاخود هیچ جۆرە نەخۆشیە لە پشتەوە نییە. هەندێک جار دەدراوێک لە گۆکەوە دەرەدرێ کە ڕەنگی پێستەکە ئەگۆڕێ، بە تایبەتی حاڵەتێک پێوتە پاجە دزیز کە ئەگەر لە یەک لای مەمکا بێ زیاتر جێی تێبینیە. بۆیە ئەم گۆیە زۆر جار بەهۆی نەخۆشیەکی ناو بۆری شیرەکانەوە کە ڕاستەخۆ لەژێر گۆکەیە هەیە ئەبێتە هۆی دروستبوونی شێوەیەک لە بیرۆ یاخود لە سووربوونەوە یاخود جۆرێک لە حاڵەتی پێستی بۆ دروستە بێت، بە تایبەتی ئەگەر لە یەکلایە بێت. ئەمە نیشانی ئەوەیە کە ئەم مەمکە لە ناوە جۆرێک لە نەخۆشی هەیە و ئەبێت چارەسەری گونجایی بۆ بکرێ بە زووترین کات. ئەوەی کە لە بنباڵا ڕوەدات زۆربەی کات بنباڵ بە بۆنەی شێداری و بە بۆنەی چڕی و پڕی ئەو ڕژیانانەی کە تایە هەیە تووشی زیبکە و تووشی ئیلتیهاب و تووشی دۆمەڵ و تووشی نەخۆشیە بن. ئەمە چارەسەری ئاسانە، ئەمە دکتۆرێکی پێستی بینێ هەر کاتێک چارەسەر بوو ئەلحەمدوللیلا و ئەگەرنا پێویستە کات دکتۆرێکی پسپۆڕی مەمک بیبینێ بۆ ئەوەی کە چارەسەری نەشتەرگەری بنباڵەکەی بۆ بکرێ. وەگەرنا زۆربەی کات ئەم حاڵەتانە پەیوەندی بە پێستەوە هەیە و هیچ علاقەیەکی ڕاستەخۆی بە مەمکەوە نابێ. بۆ ئێتکامان وایە کە نەخۆشیەکانی پێست لە هەموو جۆرەکانی لە مەمکی شاڕوەدات وەکو حاڵەتێکی نەخۆشی پێست مامەڵی لەگەڵا بکرێ جگە لەو بابەتانی کە باسمان کرد. سمارت وەرچەرخانە.